سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پورتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە قوربانی دەکەین. پرسیارە ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم قوربانی چییە و فەزڵ و گەورەی قوربانی لە چیدایە؟ ئایا قوربانی واجبە یاخود سونەتە؟ ئەو ئاژەڵانەی کە بۆ قوربانی دەبن کامانن؟ سوود و قازانجی قوربانی بۆ کۆمەڵگە چییە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێشەکی بەخێراتنی بەڕێزتان دەکەم، خی گەورە هەمولایەکان موفق و سەربەرز کات. دیارە قوربانی کە بریتیە لە سەربڕینی حیوان، یعنی کردنی حیوان بە قوربانی، سەرچاوەکەی لەوەیەوە قوربانی دێکە حەزرەتی ئیبراهیم عەلا نەبینا عەلەیهی السەڵات وەسەلام کە خی گەورە ئەمری پێکرد کەوا ئیسماعیلی کوڕی بکا بە قوربانی. تەمان لە خەودا کاتێ ئەمری پێکرد ئەوە بوو ئیسماعیل کە گەورە بوو، گەنجێکی تازە پێگەیشتو بوو. حەزرەتی ئیبراهیم عەلەیهی السەلام پیاوێک بوو لە تەمەنێکی پیریدا بوو، بەڵام حەزرەتی ئیبراهیم بۆ بەجێبێجێکردنی فەرمانەکانی خی گەورە هیچ ڕاوەستانێکی نەبووە، بێ چەند و چوون ملکەز بوو بۆ فەرمانەکانی خی پەروەردیگار. بۆیە کاتێک کە پرسیاری لە ئیسماعیل کرد عەلەیهی السەلام کە خی گەورە ئەمری پێکردوومە کە سەرت ببڕم، ئایا چی دەڵێ؟ بەڵام ئیسماعیلیش عەلەیهی السەلام بەبێ ئەوەی بە هیچ ڕاوەستێ ئەوەندە فەرمان بەردار بوو، یەکەم گوێڕایاڵی خی پەروەردیگار، دووەم گوێڕایاڵی باوکی، کە بەڕاستی لێرەشدا دەرسێکی گەورایە بۆ ڕۆڵەکانمان کە دەبێ ئاوا بەڕێز بم کوتی ئەی بابە، ئەی بابی شیرنم، ئەوەی خوا ئەمری کردووە جێبەجێکە ئەمن ئینشاء الله خۆڕاگر و سابیر دەبم. کە بەڕاستی ئەمە ئەومان ئەوەش وەکوتم کە ئەو تەبان ئیبراهیم کوتی ئەی کوڕی شیرێنم، کە بەڕاستی ئەوەش ئێمە فێر دەکا کە ئێمە هەم ئەولادەکانمان بە شێوازێکی جوان بدوێنین، هەم ئەولادەکانیش مادام باوکێک دایکێک ئەمر بە ڕۆڵەکەی دەکات بۆ بەجێبەجێکردنی فەرمانەکانی خی گەورە، دەبێ بێ چەندوچون وەکو ئیسماعیل عەلەیهی السەلام جێبەجێیان کە و ئامادە و ئیستعدادی تێدا بێ. بەڵام خی بەبەزەیی ئەوە بووکەوان هەرتک تەسلیم بوون، حتا ئیبراهیم عەلەیهی السەلام چەقووی لەسەر ملی ئیسماعیلی دانا، بەڵام بە فەرمانی خوا نەیبڕێ. ئەوە بوو خی گەورە فیدیەی ناردوو بەرانی ناردن. خی گەورە فەرمووی بەڕاستی خەونەکەت بەڕاست گێڕا ئیبراهیم. خی گەورە لە بری ئەوەی کەەوە بوو مرۆڤایەتی لە سەربرین ڕزگاری بوو، قوربانی کەوتە سەر حیوان و ئاژەڵەوە کەوا ئەوە هەموو ساڵانە دووبارە دەبێتەوە لەسەر ئیمانداران، کەوا عیبادەتێکە گوێڕالیە بۆ فەرمانەکانی خودا و پێغەمبەر صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ خی پەروەردگار، دوود و ڕەحمەتی خوا بۆ سەرجانی پاشی پێغەمبەری خۆشەویست. قوربانی ناوەکەی بۆ خۆی هەر لە خۆیدا ڕووناکە، واتە بەخشین و گیان فیدایی لە خۆبوردەیی. خی پەروەردگار دەفەرمێ لكل أمة جعلنا منسكا، هەموو گەلێک منسەک و قوربانیدانێکی هەبوو و ڕێوڕسمێکی هەبوو کە ویستێتی خۆی پێ لە خوای خۆی نزیک هاتەوە. مسلمان و غیری مسلمان قوربانیان هەبووە، بەڵام ئیسلام قوربانیەکەی جیاوازە لەگەڵ غیری مسلمانان. بۆ قوربانی لە مرۆڤایەتیدا لە سەرەتای دروستبوونی ئادەمەوە ئەتوانین بڵێن هەبووە تا کوڕەکانی ئادەم ئەو کاتێک کە خی گەورە ویستی تاقییان کاتەوە ئەوانش قوربانیان کرد و قوربانەکان ئەو کات عادەدوا بوو کە وەرگرتنی قوربانی دەبوو قوربانەکە ئاگرێ بە هەتا 20 سوساندایە. بۆیە قوربانی لەناو مرۆڤەکاندا هەر لە مێژۆ هەر بۆ خی گەورە ڕۆک باز دەکا وەلیکولی ئومەتین جەعەلنا منسەکا. ئیسلام کە کۆکەرەوەی هەموو دینەکانی خی گەورەیە، خی گەورەیە دینی ناردە بۆ مرۆڤەکان لە سەرەتا تا کۆتایی، بەڵام گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردننی ئەو دینانەدا ئەوەیە کە هەر پێغەمبەرە و بە شێوازێک بەرنامەکە خی گەورەی ڕاگەاندەوە بەقەت پێویستی مرۆڤەکان خی گەورە ئاینەکەی بۆ زیاد کردوونە و لەسەری داناون.
عینی ئیسلام هاتووە لە زۆربەی مانکاندا کە بۆ نمونە ئێمە ئیسلام دوو جەژنمان هەیە، جەژنی ڕەمەزان و قوربان. جەژنی ڕەمەزان دوای تەواوکردنی عیبادەتێکی گەورە و ڕوکنێ لە ڕوکنەکانی ئیسلام کە ڕۆژووە جەژنێکی بۆ داناوە. لە جەژنی دووەمشمان کە قوربانی پێدەوترێت دوای بەجێهێنانی یەکێ لە ڕوکنەکانی ئیسلام کە حەجە، خەڵکێکی زۆر کە ڕووەکانە ماڵی خۆی گەورە تەواو ئەکەن، بەڵام خەڵکێک هەیە کە لە دەرەوەی ئەو بازنی و ناگەنە ئەو شوێنە، خۆی گەورە دێ ئەوانش بەشداریکەن لەو پرۆژە خێرە لەو کاتە پیرۆزدا کە ئەویش بە بەشداریکردن لە قوربانیدایە. بۆیە مانگی قوربانی دەکەوێتە مانگی کۆتایی ساڵی هیجری کە مانگی 12 ئەکات، واتە دوای ئەوەی کە سەرەتای دەستپێکردنی مانگی 12 کە پێدەوترێ مانگی دیلحیجە، مانگی حاجیان، لێو دەست پێ ئەو مانگا پیرۆزی ئەو چەند ڕۆژە تایبەتمەندی خۆی و خێرێکی زۆری تدایە. قوربانی دەکێتە کۆتا ڕۆژی زیلحیجە کە دەکات دەی مانگی زیلحیجە و کە ڕۆژی قوربانە. یەکەم ڕۆژی جەژن دوای ئەوەی کە ڕۆژ هەڵدێت قوربانی دەست پێ دەکا هەتاوەکو 3 ڕۆژ دواترش پێش ڕۆژ ئاوبوون. ئەنی 4 ڕۆژ خەڵک بۆ هەیە قوربانی کا بەشداری کا لە قوربانی کرد. فەرقی نییە بۆ کردنەکەی، بەڵام ئەوەندە هەیە تا ئیمکانی بێ زووتر بیکا لەبەرەوەی ئەو قوربانیە بۆ مرۆڤەکانە، خەڵکی دەستکورت و خەڵکی ڕەنگە پێی توانی بێ بەشداریکە لە جەژن هەتا زووتر بیکات و قوربانێکە دا بەشکا بگا بە فەقیرە ئەو هەژارەکان بتوانن لەو جەژنەیە شاد و خۆشحاڵ بن، منداڵەکانیان گۆشت بخۆن، هەڵبەتە پاداشی زۆرتر لەوەی درەنگ بیکات. ئیلا مەگە کابرا عوزرێکی هەبێ بەهۆی عوزرێکە نەیتوانێت بەشداریکە، ئەو خۆی گەورە تۆڵی بۆ بکاتەوە، ئەگەنا هەتا زووبیکە باشترە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا بخير بني أخوة. طبعا قرباني يكك شعار لدرش مجوانا كان إسلام، سنتك لسنة كان إبراهيم بيغمر سلامي خوي لسربه. قرباني أو حيوانيك صالانة لم جەژنی قورباندا لە 4 ڕۆژی جەژنی قورباندا لە شەو ڕۆژەکەیدا لە هەموو ئەو 4 ڕۆژیدا 4 شەو ڕۆژەکەی جەژنی قورباندا سەر دەبڕێ بەنێتی قوربانیکردن. ئەوە پێناسی قوربانیە بە کورتی، ئەو حیوانەیە کە لە 4 جۆر حیوانیش بە کەڵکی سەر بڕیندە لە جەژندا، تاوان لە جنسی مانگا بڵێن بەقار جا مانگاگامێشی شەر بە هەمان شێوە، اینجا مەڕ و بزن بە کەڵک دێ، وشتر بە کەڵک دێ. ئەوانە ئەو 4 جۆر حیوانە بە کەڵکی قوربانیکردن دێن و ئەویش ساڵ و تەمەنی دیاریکراوی خۆیان هەیە. مەسەرەن مانگا دەبێت 2 ساڵی تەواو کردبێ، بزن دەبێت 2 ساڵی تەواو کردبێ. لە مەذهەبی ئیمامی ئەحمەددا بزن ئەگەر ساڵێکیش تەواو کرد هەر دروستە بکرێتە قوربانی، بڵێن جنسی بزن جاگیسک و کوور و ئەوانە. مەڕ دەبێت ساڵێکی تەواو کردبێ، بەڵام ئەگەر 6 مانگیشی تەواو کرد یان لە 6 مانگ زیاتری تەواو کرد، لای زۆربەی زانایان کاوڕی 6 مانگ دروستە بکرێتە قوربانی. ئەی قوربانی ئەو حیوانەیەکە لە جەژنی قورباندا سەردەبڕێ، وەکو سنەتێک کە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتی خۆی لە فیدیەی ئەوەی کە ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ، خی گەورە بەرانێکی بۆ نارد فەرمووی ئیسماعیل سەرمەبڕا تۆ لە قەد سەدەقتە الرؤیا، خەونەکەت بەجێ گەیاند و بەڕاست دەرچوو، ها لە جیاتی سەربڕینی ئیسماعیل ئەو قوربانیە ئەو حیوانە ئەو بەرانە بکە قوربانی. بۆیە قوربانی ئەو حیوانەیەکە لە جەژنی قورباندا سەردەبڕێ لە یەکەم ڕۆژی جەژنەوە، لە دوای نوێژی جەژن، لە دوای هەتاو هەڵات، چونکە پێش ئەو کاتە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک سەری ببڕێەوە سەدەقەیە لە یەکەم ڕۆژی جەژن، دوای نوێژی جەژن، دوای تاوکەوتن هەتا ڕۆژی 4م ڕۆژ ئاوابوون، حیوانێک بە نیەتی قوربانی لەو کاتەدا سەر ببڕێ، ئەوە پێی دەگوترێت قوربانی. فەزڵ و گەورەی قوربانی یەکێکە لە شیعارە گەورەکان. خی گەورە دەفەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. کەسێک شعیرەکانی خی گەورە بە گەورە بزانێ، دروشمەکان بە گەورە بزانێ، نیشانی تەقوای ناودڵیەتی. قوربانیکردن خێر و سەدەقەیەکی گەورەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر خەڵکی لەسەر هەنداوە، بە تایبەتیش ئەو دەڕۆژانەی کە ئێستا ئێمە لە ناویانداین، دەڕۆژەکانی سەرەتای مانگی ذوالحیجە. حەدیث هەیە کە پێغەمبەر فەرمێت عەلەیهی سەڵات وسەلام هیچ کردەوەیەک لەو ڕۆژانەدا خۆشەویستتر نییە لە لای خوا لە ئەوەی کە تۆ حیوانێک سەر بڕی لە پێناوی خوادا، خوێن بڕێژی لە پێناوی خوادا. فەزڵ و گەورەی قوربانی هەم قوربانی لە قورئاندا باس کراوە، فەصەلی لڕەبیکە وەنحەر، نوێژ بکە و قوربانی سەر ببڕە، حیوان سەر ببڕە. و لە فەرمودەی پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام زۆر تەکیدی لەسەر کراوەتەوە، ئەوەی کە زۆر جێگەی ئیشارەت پێکردن ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قوربانی بۆ خۆی کردو بە بەردەوامی.
و لە کۆتاتەمەنیدا لە ساڵی ئاخریدا دەفەرمێ بەقەدەر ساڵەکانی تەمەنی خۆی قوربانی سەر بڕیوە و قوربانی کرد ئەگەر قوربانی گەورە نەبە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام قوربانی کرد فەرمی خوایە اللهم هذا عني وعن من لم يضحي من أمتي خوایە لە جیاتی خۆم و هەموو ئەو کەسانش کە لە ئومەتی من قوربانیان پێ ناکرێ ئەوە لە جیاتی هەمووان سەر دەبڕ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. قوربانی یەکێکە لە عیبادەت و پەرستشەکان لە قوربانەوە هاتووە واتە نزیک بوونەوە لە خوای پەروەردگار. ئینسان بە کوشتنەوەی ئاژەڵێک حەیوانێک بە مەبەستی ئەوەی کەوا پێی لە خوای پەروەردگار نزیک بێتەوە وەکو لە ئاەتی قورئان خوای پەروەردگار دەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ، یعنی نوێژ بکە بۆ پەروەردگارت وە قوربانی بۆ سەربڕان. کەواتە وەکو چۆن نوێژ عیبادەتە پەرستشە و ڕۆژوو عیبادەتە بە هەمان شێوە ئەمەش بابەتی قوربانیژێکێکە لە عیبادەت و پەرستشەکان و عیبادەتێکی دروشمێکی ئیسلامە کە ساڵانە مسلمانان ئەم دروشمەی ئیسلام بەرز ڕادەگرن لە تەواوی جیهانی ئیسلامیدا و وەکو گوتم دروشمێکە لە دروشمەکانی ئیسلام ناکرێتەوە تەرک بکرێ و وازی لێ بهێنرێ وەکو چۆن بانگ دروشمە، ئەویش بە هەمان شێوە دروشمێکەکەوە حکمەتی زۆری تێدایە و خوای پەروەردگار کە دایناوە پڕێتی لە حکمت لە پێش هەموو حکمەتەکانەوە الامتثال لأمر الله واتە گوێڕایەڵی بۆ فەرمانەکانی خوای پەروەردگار کە ئەوە کرۆکی هەموو عیبادەتەکانە. ئیطاعەی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک خوای گەورە فەرمان بە شتێک دەکا ئینسان دەبێت گوێڕایەڵی بکە. بۆیە یەکەو شت ئەوەیە کەوا یەکەوە لە حکمەتەکانی گوێڕایەڵی بۆ خوای پەروەردگار جەلە جەلالوه. پاشان وەکو زانایان باسییان کردووە مواساتی فوقەرا و هەژاران و نەداران کاتێک کە ئەتۆ ئەم قوربانیە سەردەبڕدرێ و گۆشتەکەی تەوزیع دەکرێت بەسەر هەژار و نەدار و خەڵکی گەڕەک و دەور و بەردا، ئەمە خۆی لە خۆیدا یارمەتیدان و مواساتی هەژاران و فەقیرانە. ئەمە ئەوەی کە لەبیرم بێ ئەم شتانە لە حکمەتەکانی قوربانینە. بەڵام وەکو گوتم سەرەکی ترینیان ئەوەیە کەوا ئینسان ئیطاعەی خوا و پێغەمبەری پێدەکات صلی الله علیه وسلم و پێی لە خوای پەروەردگار نزیک دەبێتەوە کەوا ئەوەش هەدەفی گەورەی ئینسانی ئیماندارە کە هەمیشە لە بیر لەوە دەکاتەوە چۆن لە خوای پەروەردگار نزیک بێتەوە. دیارە نزیک بوونەوەش لە خوای پەروەردگار بەو شتانە دەبێت کە خوای گەورە دایناوە جەلە جەلالوه و پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئێمە ڕوون کردوێتەوە. دیارە فەزڵ و گەورەی قوربانی زۆر گەورەیە. قوربانی بە حەقیقەت چکونی قوربانی عیبادەتە نەک عادەت. بۆیە ئیمانداران کاتێک قوربانی دەکەن نابێ وا بزاننەوە عادەتێک کە و شتێکە و دووبارە دەبێتەوە، بەڵکو ئەوە عیبادەتە. ئەوەش گەورەیەکەی لەوەیدا کە خوای گەورە بە نەسی ئایەت باسی کردووە فەصەلی لڕەبیکە وەنحەڕ. خوای گەورە کە دەفەرمێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژ بۆ خوای خۆت بکە و قوربانی بۆ سەر ببڕە، حیوانی بۆ سەر ببڕە، کەواتە قوربانی زۆر گەورەیە ئەمری خوایە. دومیشت پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بازی قوربانی کردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسەی حیوانێک سەر دەبڕێ بۆ خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا مووەکەی عێسقەکەی هەمووی بۆی دەخرێتە تای تەرازوویەوە، دەخرێتە تای تەرازوویەوە و لە حەدیثی پێغەمبەر داهاتوە صلی الله عليه وسلم بەر لەوەی خوێنەکە بڕژێتە سەر ئەرز لە لای خوای پەروەردگار ئەو حیوانە ئەو خێرە گەورەی وەرگیراوە و وەخوای گەورە لە تاوانی ئەو کەسەی خۆش دەبێت ئینشاء الله. قوربانی دیارە دوو ڕەئی لەسەرە. لە مەذهەبی ئیمامی حەنەفی و ئەحمەد ڕەحمەتی خوای گەورەیان لێبێ ئەوان دەڵێن قوربانی واجبە. لەبەرچی لەبەر ئەو ئاەتێک کە خوای گەورە ئەوەی دەکەنە بەڵگا خوا دەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ. وەنحەڕ دەڵێن لێرە ئەمرە، مادام ئەمرە ئەمریش بۆ وجوبە کەواتە خوای گەورە ئەمر دەکات قوربانی بکەی، ئەوان دەڵێن واجبە. و حەدیثێکی دیکەی پێغەمبەر بە بەڵگە دێننەوە صلی الله عليه وسلم هەر کەسێ توانای هەبێت قوربانی نەکات بە عەمدی با نوێژی جەژنیشمان لەگەڵ نەکات، بانیزێک نەبێتەوە لە نوێژی جەژنمان، کەواتە دەڵێن بەو بەڵگەیەش. حەدیثێکی دیکەی پێغەمبەر دێننەوە صلی الله عليه وسلم کە لە کێوی عەرەفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ وتاری ماڵ ئاوایی خوێندەوە کە عائیشەی دایکمان بۆمان ڕوایەت دەکات دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قوربانی
لەسەر هەموو ماڵێک لەسەر هەموو کەسێک واجبە کە هەموو ماڵێک هەموو ساڵێک قوربانی بکە ئەوان دەڵێن واجبە بەڵام بەڕەئی جمهوری عولەما یعنی ئیتیفاقی عولەما لەسەرەوەیە کە قوربانیکردن سنەتێکی مؤکدەی تەئکید لەسەرکراوی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم ولا مسيح إمام شافعي لا رأي جمهور لسروي كقرباني سنتك مؤكدي بردوامة بيارا حيواني قرباني أويك لحديثي بيغمبر دهات صلى الله عليه وسلم باسي شوار جور آجلي كدوكا بقرباني ناشي كويريك حيوانك كوير كوير بوبي حيوانك كواشكابي لاقيشكابي نخوشيكي برساو وەلەڕێکی لاواز کە مۆخی نەمابێ بەڵام لێرەدا ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ ئەو بۆچوونێکی جوانی هەیە لەسەر شەرحی ئەم حەدیثەی دەفەرمێ هەر حەیوانێک ئەگەر لە گۆشت و لە سعری دابەزی بێ لە بازاڕی دەچێتە زێر حکمی ئەو حەدیثەی و بە قوربانی ناشێ مادام بەهۆی لەڕ و لاوازیەوە گۆشت سعرەکەی دابەزیوە لە بازاڕی و نەخۆشە یان قۆچی شکاوە ئەوە حیوانەکەی جائز نیە بۆ قوربانی بەڵام بۆ نمونە ئافرەتێک یەک حیوانی هەیە حیوانێکی ڕاگرتووە پێی خۆشە قوربانی بکە بەڵام ڕۆژی پێش قوربانی یان مەسەلەن بۆ نمونە ڕۆژی قوربانی ڕۆژی بانگوێڕێک دێ و لاقی دەشکێ ئەو حیوانەوە لاقی شکە ئایا ئەو پێشی خۆشە قوربانی بکە ئەوە هیچ زەرری بۆ گۆشتی نەکەوتووە زانایان دەڵێن بابی کاتە قوربانی قوربانەکەی جائزە و هیچ کێشەی نییە کەواتە زیاتر ئەو چوار حیوانە تەکیدی لەسەر کراوە بەڵام حیوانە گوێی لێ دەرهاتوە یا مەسەلەن گوێی قڵشاوە یا مەسەلەن کۆچیشی شکاوە بەڵام هیچ زەرێکی لە گۆشتی نەداوە و یا مەسەلەن وەکوتم لەو کاتەیدا ئەو حاڵەتێک ئەوا دروست بووە بەڵام حیوانێکی تابڵێ قەڵە و باش و جوان و لە بەرچاوە زانایان دەڵێن قوربانیەکەی جائزە و ئینشاءالله هیچ زەرەری نییە قوربانی لە ئەسڵدا ئەمرێکی خوای گەورەیە کە دەفەرمێ فەصلی لڕەبیکە وەنحەڕ پیامبەری ئیسلام ساسم زۆر گرنگی پێداوە کە قوربانی بکرێ بۆی زانایان لەسەر شەرح و بابەتی قوربانیدا کە لەسەر دوو ڕێی جیاوازن جمهوری عولەما زۆرترینی زانایان لەناوە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ لەسەر ئەوەیە کە قوربانی سونەتێکی تەئکید لەسەر کراوە و پێداژیر لەسەر کراوە زۆر بە گرنگی باس کراوە وەک دەڵێ ناڵێ واجبە بەڵام هێندەی گرنگی پێداوە لە پەنای واجبدا هێشتوێتەوە ئیمامی ئەبوو حەنیفە و هەندێک لە زانانی ئیمام ئەحمەد دەفەرمن نەک سونەتە بەڵکو واجبە لەسەر چێژ واجبە لەسەر ئەو کەسانی کە دەوڵەمەندن واتە کەسێک کە دەوڵەمەند بوو هەی بوو واجبە لەسەری کە قوربانی بکات بۆ ئەوەی لەو سەر و سامانی کە خوا بەشی ئەوی داوە بتوانێت فەقیر و هەژارەکان سوودمەند بن کەواتە لە بینی واجببوون و سونەتدا سونەتەکە هێندە تاکید دەسەکراوە ئەویش وەکو دەڵێ نزیک بۆ تۆ لە واجببوونەکەی بۆ کەسانی کە توانیان هەیە بتوانن دەست بۆ ماڵ و سەر و سامانی خۆیان بەرن و لەو ڕۆژە پیرۆزەدا کە جەژنەیە خەڵک شادکەن بە سەربڕنی حیوان خۆی گەورە کە باسی قوربانی دەکات دەفەرمی هەموو ئومەتێک ئەومان بۆ داناوە دەفەرمێ بەهیمەتل ئەنعام واتە لە ئاژەڵەکان لەوانیشدا ئەنعام بۆ چوار حیوان بەکاردێک کە بزن و مەڕ و مانگا و حوشتر ئەمانش هەر بۆ خۆی هەرێکە حسابێکی تایبەتی خۆی و بەشی بزن و مەڕ مەسەڵەن بەشە قوربانی حسابە مانگا بۆ حەوتە حوشتر بۆ حەوت بەشە قوربانی حسابە لەم چوار شتە ئەبێ بەغێری ئەم چوار حیوانە گیانلەبەرێکی دیکە بۆ قوربانی ناشێ بڵێ مریشکێکە قەلێکە قازێکە ئەمان هەرێکە بەخۆی تەمەنێکی دایکراوی هەیە تەمەنەکانیان مەسەلەن مەڕ ساڵێکی تاوا کرد بێ لە 2 ساڵەدا بێ مانگا مەسەلەن لە حەدی خۆی دایکراوی هەیە حوشتر لە حەدی دایکراوی خۆیدا دیاریکراویان بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام کە کاتی قوربانی کردووە دەفەرمێ قوربانی کردو گوتی ئەمە مەڕێکی کەسە بڕیوە فەرمێت لە باتی خۆم و ئومەتەکەم یا فەرمێتی ئەمە لە باتی خۆم و ئەهلی بەیتم یعنی دوو حاڵەتی وامان هەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردووە کەواتە ئەو مەڕێی کە سەری ئەبڕی ڕاستە خۆی یەک بەشە قوربانی حسابە بەڵام لە خێر و پاداشەکەیدا ئەتوانێت بەڵێ
خۆی و خێزان و ماڵ منداڵ و خزم و کەس و کار و چەندی پێ خۆشە نایبێنێ خی گەورە پلو پاداشانداتەوە و ڕزیل نەبێت لە باسکردنی کە سوکارەکانی چی پێ خۆشە توانین نایبێنێت ینی وەکو پیامە ساسەلم کە مادام فەرمێتی ئەم مەڕە قوربانی بێت لە باتی خۆم و ئومەتەکەم یا لە باتی خۆم و ئەهلی بیتەکەم کەواتە ئەمە وەکو ڕێپێدراوە کە ئینسان غەیری خۆشی بەشدار کات لەو بەشە قوربانیە ڕاستە مەڕێکی سەربڕیوە بەڵام ناوهێنانی خەڵکێکی زۆر ئەوە هیچ کێشێکی نییە لەوەدا ڕوونکردنەوەکە ئەوەیە ئەم مەڕە بۆ یەک نەفەرە بۆ من دەڵێ ئەم مەڕە ئەکڕم دیکەم بە قوربانی بۆ باوکم واتە خاوەنی مەڕەکە چیە باوکێتی ساحێبی ئەم مەڕەکە باوکێتی بەڵام لە بەشداریکردنی خێرەکەیدا ئەو کێشە دروست ناکە کە چەند نەفەر بێنێت و ئینسان سەخاوەتمەندانە ناوی خەڵک بێنێ باش. حکمی قوربانی سەربڕین اختلافێکی زۆر لە نێو زانایاندا هەیە تاخۆ ئایا قوربانی فەرزە یان سونەتە بەڵام بە شێوەیەکی گشتی و بە کورتی و بە پوختی زانایان لەسەر مەسەلەی حکمی قوربانی دوو ڕەئیان هەیە ڕەئی یەکەم کە ڕەئی جمهوری عولەمایە و ئەوەش ڕەئی پەسەند و ڕاجحی و بە قووەتی زانایانە قوربانی کردن سونەتە سونەتێکی مؤکدەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردوویەتی دلیلیش بۆی کە سونەتێکی مؤکدەیە زانایان دەفەرمون ئەوەیە کە جارێ یەکەم هیچ دلیلێک نییە لەسەر واجببوونی دلیلێکی ڕاستەوخۆ و صریح و صحیح نییە لەسەرەوەی کە واجبە دوو حديث پیغمبر عليه الصلاة والسلام كذا فرمي من أراد إذا دخلت العشر الأول من ذي الحجة وأراد أحدكم أن يضحي فلا يمس شعره من شعره وبشره شيئا حديثك الصحة طبعا ده فرمي كسي أجر مسلم روايات كردو أجر ده شيء سرتاي من ذي الحجة هاد كسي ويستي قرباني سر ببري مو لخوينا كاتو شد لخوينا بريتو أوشتانا زانیان دەفەرمون پێغەمبەر فەرمی و ئەڕادە کەسێک ویستی یعنی ئەگەر واجبایە نەیدەفەرمە کەسێک ویستی اینجا وارد بووە کە سەحابەکان مثلا ئەبوو بەکر عومەر سەحابە گەورەکان خەلیفە بەڕێزەکان ساڵی وها بۆ قوربانیان نەکردووە جا دەسەڵاتیان نەبووە یان بۆ ئەوە بووە کە خەڵک بزانێت کە واجب نییە لای جمهوری عولەما ئیمام شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ بە کۆی مەذهبی ئیمام شافعی ئیمام مالک بە مەذهبی معتەمەدی خۆی ئیمام ئەحمەد مەذهبی معتەمەدی خۆی و زۆر لە زانیان بۆ جمهوری عولەما لەسەرەوەن کە سونەتە بەڵام ڕەئی دووەم ئەوەیە کە واجبە ئەویش ڕەئی ئەبوو حەنیفەیە بە دەرەجە یەکەم و بەشێک لە مەذهبی ئیمام مالیک و بەشێکیش لە مەذهبی ئیمام ئەحمەد لەگەڵ ئەوەدان کە دەڵێن واجبە لەسەر ئەو کەسەی کە دەوڵەمەندە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەو مەذهبەی پەسەند کردووە کە دەڵێ ئەگەر کەسێک دەوڵەمەند بوو واجبە لەسەری قوربانی بکە ئیبن عوسەیمین لە زانیانی سەردەم ئەویش بە هەمان شێوە هەر ئەو ڕەئی پەسەند کردووە بەڵام لە زانایانی سەردەمیش ئیبن باز و قەرزاوی و زۆرێک لە عولەمای ئێستاش ڕەئی عولەمای جمهور پەسەند دەکەن کە سونەتێکی مؤکدەیە قەرز ئەگەر کاتی دانەوەی هاتبێ قەرز قوربانی لە بەرەوەی سونەتی مؤکدەیە قەرز دانەوەی واجبە کابرا دەبێت قوربانی نەکا قەرزەکەی بداتەوە بەڵام ئەگەر قەرزەکە ماوەی مابێ ساڵێکی ماوە 5 مانگ 6 مانگی ماوە ومێد هەیە کابرا لەو 5-6 مانگەدا لەو ساڵەدا بەشی قەرزی کابراش پەیداکە ئەو کاتی بۆی هەیە قوربانیش بکە قەرزداریش بێ و قوربانیش دەکات چونکە قوربانی سونەتێکی گەورەیە کاتێکی دیاریکراوی هەیە ئەگەر لەو کاتەدانەی کادووە ئەو خێرە گەورەی دەست ناکەوێتەوە بۆیە دروستە کابرای قەرزداریش قوربانی بکە بەڵام بەو مەرجەی قەرزەکەی کاتی نەهات بێ و نەشتوانی بیداتەوە ئەگەر لە جیاتی قەرزدانەوەکە بچێ قوربانی بکە ئەو حەقی خەڵک دەخوا گونەحبار دەبێت نابێ قوربانی بکات دەبێت بچی حەقی خەڵکی بداتەوە قەرز دەتوانێت قەرز بکە ئەگە ئەمەلی دانەوەی هەبێت دەتوانێت قەرز بکە بە قوربانی دیارە لە نێو زانانی ئیسلامدا لە نێو مەذهبەکانی ئیسلامدا جیاوازی هەیە لەسەرەوەی داخوا قوربانی فەرزە یان سونەتە کە هەندێک لە مەذاهیبەکانی ئیسلام دەڵێن قوربانی واجبە بەڵگە و دەلیلی خۆشیان هەیە و بەڵام ئەوەی کەوا ئێمە لەسەرین وەکو مەذهبی شافعی خۆمان و ئەو خەڵکی کەوا پێڕەوی ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ قوربانی سونەتە سونەتێکی مؤکدەیە ئینسان ئەگەر لە توانایدا هەبوو بیکە پاداشتێکی باشی بۆ هەیە لای خوای پەروەردگار و ئەگەر نەشیکە گوناهبار نابێ وەکو گوتمان لە پرسیارەکەی ئەولاتریش چونکە دروشمە ئیسلام ئەگەر لە شوێنێک بەرز ڕاگیرە ئەگەر خەڵکەکە هەموو شوێنێکە بەڵام بەعام نابێ ئەم قوربانیت تەرێک بکرێت بۆیە ئەگەر لە شارێکی لە گوندێکی لە مەملەکەتێکی کرا ئینشاءڵڵا
ئەمە لەسەر ئەوانی دیکەش لا دەچێ بەڵام ئەگەر ئینسان لە توانایدا هەبوو بە تەئکید وەکو دەڵێ نزیک دەبێتەوە لە واجب چونکە بەڵام ئێمە هەر ناڵێن واجبە وەکو مەزاهبی دیکە ئەم قسەیان کردو بەڵام بە هەر حاڵ سنەتێکی گەورەی ئیسلامە ئینسان دەبێت ئینشاءڵڵا ئەگەر لە توانایدا هەبوو لە ڕووی دارایی و مالیەوە جێبەجێ بکات. دەربارەی ئادابەکانی قوربانی لە فەرمایشتی پێغەمبەردا صلی الله علیه و سلم هاتووە کە ئەو کەسەی کە بە تەمای قوربانیە چەند شتێک دەبێت ڕەچاو بکە لەوانێک کە باس کراوە کە پێی نایە نۆمینەی حاجیانەوەیان ڕۆژەکانی دڵحیجەوە نینۆک نەکا و مو لە خۆی نەکاتەوە و هەندێک شت هەیە لەوانەیە کە باس کراوە نەیکا ئەمە بەڵام سنەتە واجب نییە ئەگەر کەسێک بە تەمای قوربانی بوو ئەو شتانەشی کرد موشی لە خۆی کردەوە و نینۆکی کرد و سەر و پرتی چا کرد و ئەو شتانە هیچ زەرەری نییە بۆ قوربانیەکەی فقط ئەمە سنەتێکە کە باس کراوە ئینسان ملاحەزەی بکە وەکو بەشداریەک یعنی وەکو چۆن ئەو کەسەی کەوا لەوێ خەریکی فەریزەی حەجە و ئیحرامی بەستووە ئەو کەسەش هەر لە عیبادەتدا مادەم لێرەشە بە تەمای قوربانیە وەکو شوبهاندنێک بەو کەسەی کەوا لەو واجبە گەورەدا کە واجبی حەجە چکە ئەو کەسەی لەوێکەوە ئیحرامی لەبەرە کۆمەڵێشتی لێ قەدەغەیە لێرەش ئەو کەسە هەندێک شت هەیە کەوا نابێ بیکە بەڵام وەکو دەڵێن سنەت ئەگەرکردیشی هیچ زەرەری نییە بۆ قوربانیەکەی. بەنسبەت بڕگەی دومی پرسیارەکەت ئایا ئەو کەسە دەتوانێت بەڵێ دەتوانێت بەڵام هەتا دەکرێت ئەو کەسە مادەم بۆ خۆی لیاقی هەیە و توانای هەیە بتوانێت قوربانیەکەی خۆی سەر ببڕێ ئەوە وا باشترە بۆ خۆی سەری ببڕێ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قوربانی کرد بۆ خۆی سەری بڕی و ناوی خوای پەروەردگاری لێ هێنا بەڵام ئەگەر نەیتوانی کەسەکە ئەوە دەتوانێت کەسێک وەکیلێک بگرێ بەڵام وا سونەتە ئەو کەسە بۆ خۆی ئەگەر بۆی کرا لەوێ بێ لەو حاڵەتەدا حاضر بێ وەکو لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله علیه وسلم کە فەرمووی یا فاتیمەت ئەی فاتیمە وەرە ئامادەی قوربانیەکەت بە لەوێ کاتێکەوە بۆت سەردەبڕدرێ چونکە لەگەڵ ڕژانی خوێنەکەی ئینشاءڵڵا خوای پەروەردگار لە گوناهەکانت خۆش دەبێت. دیارە سوود و قازانجەکانی قوربانی گەلێک زۆرە و لە پێشەمووشیاندا یەکەمیان جێبەجێکردنی فەرمانەکانی خودا و پێغەمبەری خوایە و زیندوو ڕاگرتنی ڕێ و شوێنی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم و هەروەها قوربانی خوای گەورە پێمان دەفەرمێ قوربانی بکەن ئاژەڵ حەیوان سەر ببڕن لە پێناوی هەژاراندا لە پێناوی هەژاراندا خۆتان بکەن بە قوربانی چەوساوە و هەژار و لێقەوماوان و قوربانی ئەو سوود و قازانجە گەورەیەمان پێدەگەێنێ کە ئیسلام خۆی دەکاتە قوربانی بۆ خەڵکی بۆ هەژاران بەڵام کەس ناکاتە قوربانی مەسالیح و بەرژەوەندەکان بۆیە بە درێژایی مێژوو تا ئەو ڕۆژی لەگەڵدا بێت خەڵکانێکی بێدین خەڵکانێکی ستەمکار خەڵکیان کردوتە قوربانی خۆیان و بەرژەوەند و هیوا و ئارەزوو مەبەستەکانی خۆیان بەڵام قوربانی بە ئێمە دەڵێ ئاینی پیرۆزی ئیسلام بە ئێمە دەڵێ خۆتان بکەنە قوربانی هەژاران خۆی بە قوربانی خەڵک دەکات بەڵام خەڵکی ناکاتە قوربانی لە پێناوی هیچ شتێکدا هیچ شتێکی مادی و دنیاییدا. إن الله لغني عن العالمين خوای گەورە پێویستی بە هیچ کەسێک نییە هەموو کەس احتیاجی خوایە چونێ خوا هەر خوایە خەڵک قوربانی بکەیان نەکا نوێش بکەیان نە عیبادەتی بۆ بکەیان نەکا هیچ لە خۆیەتی خوای کەم ناکە ئەگەر خەڵکیش هەمووی شەو و ڕۆژ لەسەردا بێ هیچ لە خۆیەتی خوای زیاد ناکە چونێ خوا خوایە خوا خالیقە خوا ڕازیقە خوا دروستکەرە بۆیە خوای گەورە بە نەسی ئاەت دەفەرمێ گۆشت و خوێنی ئێوە بەخوای ناگە ئەوەی کە بەخوای دەگات ئەو نیەتەیە ئەو ئیخلاسەیە ئەو مەبەستی ڕەزابوونی خوای گەورە و دەسێنانی ڕەزابوونی خوای گەورەیە لە قوربانیدا کە قوربانی عیبادەتێکە دروشمی ئیسلامە خۆ ئێستا بۆ نمونە ئەگەر کەسێک بڵێ من دەتوانێت بچێ بۆ نمونە بڵێ زاکاکە من لە باتیانەوەی حەیوانێک سەر ببڕم دەسمەلای قەسابی بای پارەی حەیوانەکەی کام گۆشتی قەڵە و جوانە دێنم دەیکەمە قوربانی بەڵام ئایا قوربانەکەی جائیزە نەخەیر قوربانەکەی جائیز نییە بۆ لەبەر ئەوەی هەدەف لە قوربانی چییە ڕشتنی خوێنە
بە بەرز ڕاگررتنی دروشمی خوایە یعنی گوێڕایاڵی فەرمانی خوای گەورەیە کەواتە خوا هیچ پێویستی بە قوربانی گۆشت و خوێنی ئێمە نییە بەڵا ئێمە پێویستمان بەخوای پەروەردیگارە کە ئێمە هەمووان احتیاجی خوین دەچینەوە بەردەستی خوای پەروەردیگار بۆیە قوربانی بریتە لە نیەت و ئیخلاس و دڵسۆزی و قوربانیکردن خالیسەن و مخلسەن بۆ خوای پەروەردیگار. خوای پەروەردیگار دەفەرمێ نە گۆشت وأن خوين بخواناقا لا ينال الله لحومه ولا دماؤها ولكن يناله التقوى نا گۆشتەکەی بۆ خوایە و نەخوێنەکەشی بۆ خوایە نەخوا پێویستی بۆ گۆشتە خوێنە هەیە کە بڕژێ بەڵکو خوای گەورە دەیەوێت لە کاتی ئەنجامدانی بۆهۆی ئەنجامدانی ئەم سەربڕینەوە ئینسان لە خوا نزیک بێتەوە تەقوای هەبێ واتە پابەندبوونی بەخۆتر بێ بەخوای گەورەوە تەقوا کە کەلیمەیەکی بچکۆلێ و وشەیەکی زۆر کورتە بەڵام هەڵگری معنایش زۆر گەورەیە واتە نزیکبوون لە خوا واتە بە تەنگەوبوونی کۆمەڵگا واتە چاکردن لەگەڵ کۆمەڵگا تۆ کاتێک سەر و سامانی خۆت دێنی دەیبەخشی و ئەدەی بە حیوانێک و سەری ئەبڕی ئەدەی بە خەڵک ئەمە دەبێتەوە ئەوەی کە تۆ لەخوا نزیک بیتەوە ئینسان تا لەخوا نزیک بێ هێندە سوود بەخشە بۆ کۆمەڵگا کەواتە هەر کەسێکتان بینی کە ئیماندار بوو سوودی بۆ کۆمەڵگا هەبوو قازانجی لە کۆمەلگادا هەبوو زەڕوزیانی لە کۆمەلگا کەم بوو ئەو نیشانی تەقوایەتی نیشانی تەقوا هەر ئەوەی ئینسان نوێشکا و ڕۆژ و گرێت و تەواو بەڵام کەسێکی بێسوود بێ بەرهەمی دارێکی بەری ئەوەیە کە بەری هەبێ بڵێ ئەم دارە بەری هەیە و بەڵام لە مقابلدا هیچی بۆ نبینی پێ ناو دەڵێ زڕەدارە بەرهەمی تەقواش کردەوە جوانەکان ناو کۆمەلگا یەکێ لە کردەوە جوانانە کە قوربانیکردنە ئەیدێ بە فەقیر و هەژار و خەڵک سوودی لێ ئەبێنێت و دەبێتە هۆی خۆشەویستی و محەبەت لە بینی خەڵکدا خۆی بەڵێ دروستە قوربانی بەشێکی بۆ خۆت بژێڕێ و بەشێکی دێ بە خەڵک بیکێ بە سێ بەش و بەشێکی بۆ خۆت و دوو بەشی بدەی بە خەڵک بەڵام حقیقەت ئەو ڕۆ کۆمەلگای ئێمە کۆمەلگا کە ئەو کەسانی کە قوربانی ئەکەن هەبووترن لەو کەسانی کە نایکەن بۆ بەڕاستی باشتر وایە لەو ڕۆژگاری ئەمڕۆماندا قوربانی بەرنمەیەکی دیکەی وە دابدرێت کە بریتێ بلۆی کە سوودمەندی یەکەم فەقیر و هەژارەکان بن و کەم دەرامەتەکان بن جێ خۆیەتی قوربانی خەڵکی هەبوو کەمترین بۆ خۆی دابنێت و زۆرترین بدا بە خەڵک و بکرێ بە سیستەم و بەرنمەیە کە ڕێکخراوێک هەستێ بە سەرپەرشتیکردنی و کۆی کاتەوە بیدا بە خەڵکی هەژارە فەقیر یاخۆ خەڵکی شارەکە دەستێک پێک بێنن لەو شارەدا کە لە دوو شوێن لە سێ شوێن کۆکرێتەوە هەر کەسە و ناوچەیەک لە شارەکەدا بڕێ لەم منتیقەیە لەم جادێ بۆ جادەیە ئێمە قوربانی لە تەوزیع دەکەین و تەوزیعی کە بەناو شارەکەدا خەڵکی شارەکە سوودمەند بێن بەڵام بەداخەوە کاتێک قوربانی ئەکرێ جار وا هەیە ماڵێک 5 قوربانی 6 قوربانی بۆ دەچێت مەڕێکی ڕێگە توان بڵێن بۆ ماڵێک دەڕوا ڕەنگە دوو ماڵ لەولاتر یەک کەس شتی وەنەبا لەبەرەوەی دەوروبەری یەک قوربانەکە لە بینی خوانە تەوزیع دەکەنەوە بەڵام ماڵ هەژارەکان لەبەرەوەی دوورن نایەنگاتێک کە ئەم بەڕاستی کارێکی خراپ و کارێکی کەم سوودە بۆ کۆمەڵگا حکمت و سوود و قازانجی قوربانی هەر کەسێک بۆ خۆی بیر بکاتەوە بەڕاستی حکمت و جوانیەکانی قوربانی دەبینێ کە چەندە قوربانی یەکەم شت جوانی لە جوانەکانی قوربانی تو هاوکاریکردنێکی خەڵکی هەژار و فەقیر و خەڵکێکی زۆرە ئێمە لەوانەیە هەتا نەچێ ناو خەڵک و ناو ماڵەکان و ناو کۆمەلگا بە وردی نەزانی لەوانەیە مەلایەکێک من لەو کەسانی کە زۆر ئاگاداری واقعی ناو خەڵکن بڕوا بکە ئیوا هەیە ناڵم لە جەژنی قوربان بۆ جەژنی قوربان گۆشتی دەست ناکێ بەڵام لەوانەیە لە هەموو ساڵەکەیدا جارێک دوو جار ناتوانێت گۆشتی حیوان بکڕیان من بە دڵنیاییەوە دەڵێم هەیە 3 مانگ چاوەڕێ 3 مانگ زیاتریش چاوەڕێ ڕۆژ لە جەژنی قورباندا بەشە خێرێکی گۆشتی قوربانی بۆ بچێ بۆیە قوربانی هاوکاریکردن و تەعاونە قوربانیکردن زیندووکردنەوەی سنەتی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە ئەو ئامادە بوو لە پێناوی خوادا بۆ ڕەزامەندی خوا کوڕەکەی خۆی سەر بڕێ دوای خوای گەورە بۆ ئەویش و بە ئێمەش تەخفیف کرد کە لە جیاتی کوڕ سەربڕین حیوان سەربڕین قوربانی یەکێک لە جوانیەکانی ئەوەیە کە ئەتۆ ئامادەی دەست لە ماڵ و لە ماڵ و سەرۆت و سامانێکی خۆت هەڵگری کە بە پارەی خۆت پەیدات کردو بە ئارەقی ناوچاوان پەیدا کردو بەڵام لە پێناوی خوای گەورەدا سەری دەبڕی ئەوە نیشانەی ئیمانداری تۆیە بۆیە قوربانی هەرچەندی بیری لێ بکەوە قوربانی جوانیە ئەگەر لە کەسێک قسە دەکا مەسەڵەن هیوایە دەڵێ قوربانی ئەزیێدانی حیواناتی تێدایە و کۆمەڵێک شتی لە بابەتانە
بەڵام لە ڕاستیدا ئەو کەسانە ئەگەر پسیژیانیان بخوێنەوە ئەوانە هەمویان کەسانی مێژوویان پڕە لە خوێن ڕێژی مرۆڤەکانیش نەخوێن ڕێژی حیوانەتەکان زۆر شتێکی طبیعی و شەرعی و ئاساییە و بەڵکو شتێکی باشیشە ینی ئەگەر تۆ دەزانی ناتوانانی بە خۆت قوربانی لە دەوروبەری خۆت یان ناتوانانی بە تەواوی تەوزیعەکەی هەیە بەخۆی دەڵێ من ناتوانم لە جەژنی قورباندا میوانم زۆر دێ سەر قاڵم سێ جوانەگایەک بێنە یان دوو جوانەکان سێ جوانەکان حیوانێک بێنە سەری بڕێ بە سەر ماڵەکاندا بگەڕێ تەوزیعیکە پێم ناکرێت ناتوانێت ئەو کارە بکەم و هەیە لە ترسی ئەوەی کە ناتوانێت تەوزیعیکە قوربانی ناکە بۆیە باشترین شت ئەوەیە ئەو کەسە تەسلیمی کەسێکی ئەمینی کا دەستگایەکی ئەمینی کا بڵێ بیکات بە وەکیلی خۆی بڵێ ئەو حیوانە بۆ سەر بڕا لە جیاتی من تەوزیعیکە بەسەر خەڵکی هەژار و فەقیردا بەتەکید ئەو کاتە حتمما ئەو دەستگایە کە خەڵکی ناو نووس کردووە خەڵکی لەلایە فەقیرەکانی لەلاان بە ئاسانی دەتوانانی پێیان بگێنێ خێرێکی زۆر گەورەی دەگاتێ و دروستە و کارێکی زۆر باشە ئەوە شتێکی سائیدیشە لە هەموو عالەمی ئیسلامیدا ئێستا حتا لە مەوسیمی حەزدا لە سعودیە دەیان منظەمە هەیە منظەماتی خەیری هەیەکە دێ لە حەجاجەکان دەڵێ کێ هەدی هەیە ئەو دیاریانێکە بۆ مەکە بۆ حەڕەم دەچن یان کێ قوربانی هەیە کێ نەزری هەیە کێ حیوانی تەمەتوعی هەیە سەر دەبڕێ دەیان منظەمە هەیە ئیش و کاری بەس سەربڕینی حیوانە پارەکە لە جناب وەردەگرێت لەو وەردەگرێ دەچێت حیوان دەکرێ و سەری دەبڕێ و جا چ فەقیر و هەژاری ناو مەکە و سعودیە بێ یان جاری وا هەیە بۆ دەرەوەی مەکەش دەینێرن بۆ دەرەوەی وڵاتی سعودیش دەینێرن بۆ ئەفریقیا بۆ وڵاتە فەقیران دەینێرن کارێکی زۆر باشەوە لە ئێستادا بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا حتا بکرێ پەیڕەوی ئەوە بکرێ محاولەی عەدالەت بکرێ بۆی زۆرترین ماڵ زۆرترین خەڵک بگرێتەوە کارێکی باش و پەسەند و شەرعی چاک خی گەورە لە قورئاندا دەفەرمێ دەربارەی قوربانی و ئەضاحی و ئەوانە دەفەرمێ لەن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم دەفەرمێ ڕاستە قوربانێکە سەر دەبڕدرێ گۆشت و خوێن و ئەوانە خەڵکێک لی دەخوا ئەوانە بەڵام دەفەرمێ خوای پەروەردگار ئیسیفادەی ئەم قوربانیە بۆ خوای گەورە خوێنەکەی ناوێ گۆشتەکەی ناوێ ئەدی چی دێ خوای پەروەردگار ولكن يناله التقوى منكم خوای گەورە دەوێت فێرە تەقواتان بکە فێری ملکەچیتان بکە دڵتان واتان لێ بکاکەوە خوای پەروەردگار زاڵ بن بەسەر خۆشەویستی ماڵ و سەرۆت و ساماندا بتوانن دەست بۆ باخەڵتان بەرن لەو ماڵی کە هەتانە ماڵاتی پێ بکڕن و قوربانی پێ بکەن خێر و خێراتی پێ بکەن کەواتە ئەوەی کە بۆ خوای پەروەردگارە تەقوایەکەیە تەقواش ئەو یعنی ئینسان گوێڕاڵی خوا بکە لە ورد و درشتی فەرمانەکانی خوا و خۆ پارێزێ لە ئەو شتانی کە خوای گەورە نەهی لێ کردووە و قەدەغی لێ کردووە بەڵام بۆ کۆمەڵگا وەکو گوتمان ئەمە خەڵکی ئیسیفادە لێ دەکات لە گۆشتەکەی و ڕۆژانی جەژنی ڕۆژانی خۆشیە تەمەشا دەکەی خەڵک خۆشیەکەی بەشێک لەوەدایەکەوە خۆشگوزەرانی و دەستکراوەی و خواردن و خواردنەوەی حەڵاڵ کاتێککە قوربانی دەکرێت لەوانەیە خەڵکێکی هەژار هەبێت لەو دەوروبەرە نەتوانێت بە خۆی قوربانی بکات دەستکورتە ئەم گۆشتە تەوزیع دەکرێت بەسەر دەوروبەردا ئەویش ئیسیفادەی لێ دەکات ئەسڵ ئەوەیەکەوە لەو شوێنەی کە قوربانیەکە دەکرێت تەوزیع بکرێت بەسەر گەڕک و دەوروبەر و ئەو شوێنەدا مەشروعەکەوە ئینسانەکە ئەم ماڵاتەی خۆی بکاتە سێکتەوە بەشێکی بۆ خواردن بەشێکی بۆ هەڵگرتن بەشێکیشی يتصدق به على الفقراء بیبەخشێ بەسەر هەژاراندا ئەگەر ئەو دەوروبەرە پێویستی پێبوو و خەڵکی محتاجی لێبوو ئەوە ئەولاتر وایە کە لەو شوێنەدا تەوزیع بکا و دابەشکا بەسەریاندا بەڵام مانعیش نییە ئەگەر بێت و حکمت لەوەدا بێ شوێنێشتی کە زەرورتر بێ و پێویستتر بێ دیارە قسە لەسەر ئەوە کراوە لە شریعەتی ئیسلامدا کە بتوانن بیبن بۆ شوێنێکی دیکە چکە لەوانەیە لەوێ باشتر بێ و پێویستتر بێ بۆ ئەو جێگایە